قسە لەسەر کتێبی چیرۆکەکانی شارەکەم کە ڕۆژی پێنجشەممە مەراسیمی بڵاوکردنەوە بۆ ئەم کتێبا کرێت کە گەشتێکە بنێو ژیانی ژنە دەرکەوتووەکان لە پارێزگای هەڵەبجە کە لە نووسینی نووسەر کۆچەر میرزایە. قسە باسی زیاتر دەربارەی کتێبەکە و ناوڕۆکی کتێبەکەکەم بەڕێزیان نووسەری کتێبەکە لە ئەستودیۆی کورسات مەگەزین میوانمانە کاک کۆچەر بەخێربێی خێربی سەرچاومان. سپاس بۆ تۆ، زۆر زۆر سپاس. چی وای لێ کردیت کە گەشتێک بکەی بەناو ئەو ناوە دەرکەوتوانە یاخود بەنێو ژنە سەرکەوتوو و دەرکەوتوەکانی شاری هەڵەبجە؟ بەڵێ دیارە بەداخۆ تاکو ئێستا ئێمە لە دەرگای مێژومان نەیەوە، ینی ئەگەر تۆ سێری مێژووی ئێمە بکەیت بە گشتی زۆرێک خەڵکێک بێت کەسێکی ئەجنەبی یان بە گشتی خەڵکیش وازان لە مێژووی ئێمە تەنها عادلە خانم و حەبسەخان و نازان چەند ناوێکی دیارە لە پەنجەکانی دەست تێناپەڕێت. بەڵام لە ڕاستیە مێژووی ئێمە پڕە لە ژنی کەڵەژن کە لە ئاسی ئەو ناوانەیە کە کێشەکە لێرە ئێمە لە دەرگای لەم دەرگایەمان نیاوە حەق بەم کەسایەتیانە بین کە بیان خەینە ڕوو. ئەگەر سەیری بۆ نمونە ئەمە کە من پێویستام سەرەتایەکە، ینی هەموو ئەو تەنها لە پارێزگای هەڵەبجە ئەو کتێبە کە 6 ئافرەتی بڵێن ژنی لە خۆگرتووە تەنها ئەمە کتێبێکە لەسەر وەگەرنا ئەگەر ئێمە قەرارە کە بەردەوام بین لەوەکات چەنەها کتێبی کەش چەنەها ژنی بەتوانامان هەبێ شایەنی ئەوە بن کە لایەکی لێ بکەینەوە یا بە خەڵکی بناسێنین. ئەوە ینی لە ڕاستیە کێشەکە لە تەنها لە ئێمەی بە تایبەتی لە مێژوو نووسان ئایام لەو کەسایەتیانە، چونکە خۆتان ئەزانن ئافرەت لا ئێمە تا ئاستێکی زۆر باش ئازاد بووەوە لە تەواوی لایەنەکانە لە ڕووی سیاسیەوە ڕووی کۆمەڵایەتیەوە لە بازرگان بووە، پیشەوەر بووە، ئەکادیمی بووە. لەبەر ئەوە ئێمە زەرورە پێویستە کە ما ینی ئەم ژنانە تیش بخوێنە سەریان و بڵێن بە کۆمەڵگای خۆشمان و بە دنیایش بڵێن ژن لای ئێمە ئەمەیەکە هەیە، بەڵام تا ئێستا لە ڕاستی ئەومان نەکردووە. حەزنەوەش بۆ ڕاستکەەوە شەمەیە نەک پێنجشەمە. ڕۆژی شەممە ئەمڕۆ پێنجشەمە. ئەوە لە کۆتایی شەهر ئاماژەی پێکەین بۆ ئەوەی کە بینەرانمان بزانن و ئامادە بن ئەو شوێنە. بەڵام هەر کە کتێبەکەم کردەوەی یەکسەر چاوم چوە سەر عادیلە خانم. عادلە خانم سەرتۆپە لە ئێمە لە ڕاستیانی ڕچەشکێنی هەموو بوارەکان. عادلە خانم ئافرەتێکی ئاسایی نەبوو تا ئێسێش لە ڕاستی حەقی خۆی نەدراوەتی، ینی دیراسی زۆر جار نەحەقی بەرامبەرەکرێ هەیە ئەڵێ خاین بۆ بەداخۆ ینی مێژووەکو خۆی خوێندنەوەی بۆ ناکرێت زۆر جار. لەبەرەوە حەق بەم ئافرەتە نەدراوە کە ئەوەنە زیرەک و وریا بۆ بۆچی نەڵێ عادلە خانم لە سەردەمی خوا ئەوەنە زیرەک بۆ پەنای بۆ دەوڵەتی عوسمانی نەبردۆ و زانیێتی دەوڵەتی عوسمانی تەواو کۆتاییە. هێزێکی نێودەوڵەتیەت کە ئەزانێ لە داهاتووە هەموو دنیاکە دەژێر دەستی ئەمانە بۆیە ئەم پشتی بەمان بەستووە. لەوەرەوە زۆر باشە هەموو ئەو ناوانە یاخود ئەو ژنانەی کە لە ناو ئەم کتێبەدا تیشکیان خراوەتە سەرەوە باس لە هێز و توانای ئەم ژنانە و ڕۆڵ و کاریگەریان لەسەر کۆمەڵگا کە لەم کتێبەدا جێیان کراوەتەوە پێشتر لە شوێنی ترا ناویان نەهێنراوە یاخود با بڵێن تیشکیان یاخود حەقی خۆیان پێنەدراوە؟ بەڵێ زۆرێکیان ناویان نەهێنراوە، چونکە ئەو کتێبە تەنها ئەو کەسانە ناگرێت کە مەسەڵەن کۆچی دوایان کردووە. لە ڕاستیە ئێمە نابین ینی مرد و پەرز بین. ئەمە ئێستا کۆمەڵی خەڵکی شاعیرمان هەیە، لە بواری کۆمەڵایەتی کەسی بەتوانانمان هەیە، خەڵک ئافرەتمان هەیە پرۆفیسۆرە مامۆستای زانکۆی ئەنووسێ کتێبیە چەنها بەرەمیە. ینی ئەمانە گرنگە بە خەڵک بڵین کە ئێمە ئەم ئافرەتانەمان هەیە لە بواری خۆیان توانێتی جێپێی خۆی بکاتەوە. لەبەرەوە ئەو کتێبەی من زۆرێکیان خەڵکی زیندوونە خۆشیان خۆیان نووسیوەتەوە. کتێبەکەی من تەنها نووسینی من نییە، نووسین و ئامادەکردنی منە. هەندێکی من نووسیم، هەندێکی خۆیان نووسینەوەتەوە. هەندێ لەو کەسایەتیانە زانیومە لە من باشتر خەڵکانێک نووسیونیانەتەوە خۆم ئیجازەم لە نووسەرەکان وەرگرتوم کاکە ئەم نووسینە من ئیشی لەسەر ناکەم، ئەم شێت تۆ زۆر جوانە، چەند کەس بەڕێزێکە هێراوەتەوە ناو
ناو کتێبەکەم بەڵێ لەبەرەوە ئێمە ئافرەت من چەند نمونەیەکم هەر هین کرد ئەوە کرد لای خۆم بۆ ئەوەی زۆر لەسەر ئەو ئافرەتانەی کە مەبەستم پرسیارەکەی بەڕێسە کە ئایا ناویان هاتووە ناویان نەهاتووە بۆ نمونە ئێمە لە هەڵەبجا کەسایەتێکمان هەیە ناوی مەلاتوبایە ئەم مەلاتوبایە یعنی پێش ئەوەی قوتابخانە دابێ حوجرەی کردوتەوە حوجرەی کردوتەوە بۆچی بۆ ئافرەتان زانویەتی لە ئەبین کوڕ هەلی ئەوەی هەیە ئەچێت حوجرە ئەخوێنێ بەڵام کچان بێبەشن لەم ناوچە ئەم ئافرەتە ئەوەنە وریا بوو ئەوەنە زیرەک بە دەرکی بۆ کردووە خۆی چوە حوجرەیەکی لە ماڵی خۆیان کردوێت و دورگایی خۆی کردوێتەوە بۆ قوتابیە کچەکان و ئیتر قوتابی کچ لە هەڵەبجە چۆتە حوجرەکەی ئەو بەدەیاها خەڵک لەسەر دەستی ئەم خاڵێ خۆش و مەلاتوبایە هەم فێری ئاین بوون هەم فێری خوێنەواری بوون بۆ نمونە یعنی حەبسەخانمانەیە حەبسەخانی دوو ئەمەی ژێکێک لەو ئافرەتانی کە خوا عەفویکە جاران لە شارە لە دیارە چونکە ئێمە دیەکانمان ئافرەت ئازادتر بووە کاری کردو ئیشی کردو لە قەڵبیەوە بەڵام لە شارە لە ڕاستی ئافرەت دەستەمۆ بووە نەیتوانیوە بێتە دەر حەبسەخان یەکێکە لەو ئافرەتە دەگمەنانەی کورد کە توانیەتی دوکانێ بکاتەوە لە 40-50کانە کە ژیانی خۆی و ماڵ مناڵەکەی دەستە بەر بکە ئەمە بۆ ئەو زەمانە و بۆ ئێستش شتێکی زۆر زۆر ینی ئاسایی نییە ئێمە لە هەڵەبجا لە مێژووی هونەری کوردیا دایمەناڵێن کێیە کەمین گۆرانی بێژەی ئافرەتە لە هەڵەبجێ لای ئێمە ئافرەتێکی جوو هەیە تاوان لە هەڵەبجا گەڕێکێکە بۆ بەناوی جووەکانەوە یەکەم ئافرەتی کورد کە گۆرانی وتبێ و لەسەر قەوان تەجی لێبێ ئافرەتێکە لە هەڵەبجە لە دایک بۆ جوولەکەیە ناوی دایکی جەمالە ئەم دایکی جەمالە تاکو ئێستا وەکو پێویست دانەکەیشی ماوە قەوانەکانیشی ماوە بەڵام ڕەنگە بەڕێزیش مەسەن کە لە بواری ڕاگەیان ناکار دەکەی ناوی دایکی جەمال هەن نەویست کە نابێنەوە ویست ئەمە خراپە مادام دەنگەکەی ماوە تۆ ئاماژەی پێکی قەوانەکانی هەمووی ماوە کەواتە ئەبووە هەبووە هەر هیچ وەکو مێژوو ئافرەتێکی جوولەکە لە خەڵکی هەڵەبجەیە دەرەوە لە هەڵەبجەیەتە سلێمانی چێتە کردگووە چێتە بەغا گۆرانی تەجیلەکە بۆ یەکەمین جار ئەمە شتێکە من خۆشم نەشون ئەمەیان بۆ من نەمنووسێتەوە کەسی کەی بەڕێز نووسی بووە وتم لە جێ خۆم دانیشم من ئەم نووسنیتەوە بە ماڵەتی ئەو لێ مەگرێت و ناوی خۆیم لە ژێرا نووسی و هێناوە تۆ لە کتێبەکە بڵاوم کردوێتەوە ئێمە ئافرەتێکمان هەیە لە مێژووی کووردا خولەپیزە بەناوبانگە لە مێژووی ئێمە کەسایەتێک هەیە ناوی خولەپیزێ کەسێکی یاخی بووە وەختی خۆی لەم سلێمانیا لە مێژووی ئێمەشە ئافرەتێک هەیە هیچی لە خولەپیزە کەمتر نییە کەس ناوی نەبیستۆ ئافرەتێکە بە ناوی قەتێچەتێ خەڵکی نۆروێ لای پاوەیە ئەم ئافرەتە کاتێک کە براکەیە بن بۆ سەربازی ناچێتە ژێرباری ئەوی کە بچێ بۆ سەربازی لە سەردەمی شایێرانە ئەی کوژن ئەدامیەکەن ئیتر ئەم ئافرەتە چەک هەڵەگرێ و یاخیە بێ ئااتە کەش ئااتە کەژ و دەسەگا بە کوشتنی چریک و بە هینی پیاوی حکوومەتی ئێرانی ئەتوانین بڵین ئەم کتێبە هەموو ئەو ئافرەتانەی تایەیان لە خۆ ئەگرێت کە ڕۆڵ و کاریگەریان لە سیاست هەبووە یان لە هەموو بوارە هەموو بوارەکان شاعری تایە ئەکادیمی مامۆسای زانکۆی تایە نووسری تایە کەسی کۆمەڵایەتی تایە گۆرانی بێژی تایە بۆ نمونە گۆرانی بێژی کشمان هەیە کە تێدایە ئەمەی قەتەچەتە دوایی کە یاخی بوونەکە چیرۆکەی زۆر درێژە لێرە کەسە نووسەرێکی باشی ئێران کە هاوڕێمە مامۆستا محەممەد ڕەشید ئەمین پاوەیی چیرۆکی ئەم کەسەی کردووە بە سیناریۆیەکی بۆ فلیم من ماڵەتم لێ وەرگە سیناریۆکەم هێناوە لەم کتێبە دامناوە هەر بە ڕێزێک ئەوێ قەتەچەتەیەکی کورد
وەکو چۆن خولە پیزیان کردو بە فلیم ئەم کەسە ئەم ئافرەتەی لای ئێمەش بکە بە فلیم ئەوە تا لەو کتێبە تەبەن مامۆستا محەممەد ڕۆژنەمین پاوەیی یەکێکە لە نووسرە زۆر باشەکانی ئێمە هینەکەی وەرگرتووە لێرایە لە بواری سیاسیشە ئێمە کەسایەتێکمان هەیە لە هەڵەبجە من پێم وایە لە کووردا تاکە لە کاتێک کە ژیانی ئەخوێنیتەوە لە ژێر ئەشکەنجەی ڕژێمی بەئسا تا ئەو دەقەیشی کە هێزی تایە تا لە ڕاستیا ڕوبەڕوویەکی لە چیرۆکەکانی زیندانی خۆمانە کە زۆر چیرۆکم خوێندۆتەوە یادەوەریەکان کەم پیاو هەیە تەحملی ئەم ئافرەتەی کردووە کە بەداخۆ زۆرێک لە ئێمە ناوی خاین نەویست. جا من لێرەدا ناتوانم باسی مەسەنەن 6 کەسایەتیت بۆ بکەم کە کەسایەتەکان جۆرا و جۆرن. زۆر باشە. مێژووی ژیانی ئەم ئافرەتانە لە ساڵی چەندەوە دەست پێکات و تا ساڵی چەند بڵین دیارە مێژووی ئەوانە تر لە عاد لە خانووە دەست پێکا لە هەستەوەکانەوە تاکو ئەم دەقە کە زۆرێکیان مامۆسای زانکۆن زۆرێکیان ئێستا هێشتا مناڵن 18 ساڵ 19 ساڵ 20 ساڵ لە هەڵەبجا لەو هەلومەرجە سەختە ئیشی هونەری ئەەکەن وێنەکێشن لە ئاخری کتێبەکەمەوە هینێکی شندا بۆ ئەو گەنجانە بۆ ئەوەی پیان بڵێم ئێوەش پێگەتان هەیە لەگەڵ عاد لە خانوو لەگەڵ ئەو ئافرەتە بەڕێزانی کە لاو کتێبەکەدا ناویان هاتووە. بەڵێ چۆن گەڕایت بۆ هەموو ئەو ناوانەوە ئەو زانیاریانەوە بە تایبەتی ئەو کەسایەتیانەی کە لە ژیانە نەماون و کەسایەتی زۆر دیار بوون. بەڵێ دیارە ئەو کەسایەتیان کە لە ژیانە نەماونمە گەڕێمە بۆ سەرچاوە ئەگەر نووسراوە بێ ئەگەڕێمە بۆ نووسراوە ئەگەر سەرچاوی زارەکی بێ ئەگەڕێمە بۆ خانەوادەکەی بۆ کەسەکەی بۆی بتوانم سەر لە نوێ چیرۆکی ئەم کەسایەتیە لە زمانی کەس و کارەکەیەوە نقڵکەمەوە بۆ ناوچێ بیکەمەوە بە نووسین بە پشتبەستن بە سەرچاوەیەکی زۆر بڵین مەوسوق نەک بڵین پیا هەڵدان و ئەوانە چونکە شتی پیا هەڵدان نابێتە مێژوو. ڕاستە هەوڵت نەیەوە کە دەستنووسی ئەو کەسانە یاخۆدی وێنەی کەسەکان لە ناو کتێبەکەیە باڵێ وێنەی کەسەکان زۆریان باڵێ زۆریان هەمویان وێنیان هەیە وێنەی کەسایەتەکان مامۆستا شەرمین باڵێ ئەوە مامۆستا شەرمینەکە ئەکادیمیەکە پسپۆڕە لە بواری دەنون زانیە کتێب لەو بوارە لە بواری پەروەردا کتێبی زۆر نایابی هەیە لەبەرەوە ئەم ئافرەتانە لە ڕاستیە ئەم کتێبە کتێب ینی یەکەم کتێبە لەسەر ئەوە دەرگا تەقمان ناوە لەم دەرگا هەوڵە دەم کە لەمە دو چەند کتێبێکی هەر لە بواری ئەگەر تەنانەت ئێمە هەورامان یەک ناوچەی بۆ نمونە با بڵێن تەوێڵەیە بیارەیان ئەوە ئەگەر بمانێ مێژووی ژن لە هەورامان بجێڕنەوە باوەڕکە لە چارچکەیەکی بۆکو تەوێڵا بە چەندەها کتێبی وا تۆ ناتوانانی باسی ئافرەتە بەتواناو لێ هاتۆکانی بەس تەوێڵە تۆیتە بیارەیە بەڵخەیە ئێمە بەس ئەوەیە تا ئێستا ئێمە بەداخەوە ئەمانە ئیشمان لەسەر ئەمە وەک بزانی وەک نووسەرێک بێگومان لە سنووری پارێزگای هەڵەبجەیە هەوڵی لەم جۆرە یان کتێبی لەم جۆرە پێشتر هەبووە؟ کتێبی لەو جۆرم تایبەت بە ئافرەت نەبینی بە تایبەتی ئەو خانمانەی کە زۆریان ئێستا لە ژیانەماون و گەنجیشن مەسەن ئەوەی لە بەردەم تایە ئەوە یەکێکە لە شاعرە زۆر باشەکانی کورد چونکە من ناڵم شاعرە ناڵم شاعری ئافرەت و شاعری پیاو شیعر پیا و ژنی نییە مەسەلەن ڕۆژ هەڵەبجەیی یەکێک لە شاعرە زۆر باشەکانی کورد دەریا هەڵەبجی یەکێکە لە شاعرە زۆر باشەکانی ئێمە چەندین پارچە شعریشی پارچە شعری تایە تەنانەت شعرەکانیشی وەرگێڕاوە بۆ عەرەبی ئەوانەی دەریا هەڵەبجەی کەسێک ئەوە نەمعجیبی شعرەکانی هەمووی کردو بە عەرەبی خۆشی بە عەرەبی بڵاوی کردەوە و خاتۆ ڕۆژیش چەندها خەڵاتی لە ئاسی ناوخۆی وەرگرت و کەسایەتێکی ناسراوە. زۆر باشە کاک کۆچەر ئەگەر خۆت ئاماژەیەک بە کاتی مەراسیمەکە بەی ڕۆژی شەممە وەڵی من هەر ئەگەر بە کورتی بکرێت تەوان سوپاسی سپۆنسەرم برای بەڕێزم کاگاسۆی حاجی محەممەد بامۆچیەکەم سوپاسی برای بەڕێزم دکتۆر ڕێبار سعید دەکەم کە دوو تابلۆی خۆی پێشکەش کردم چەند تابلۆی چیامێ اختیاریە بەخۆم خۆم هەڵیان بژێرم خۆم ئەوانم وەڵای و تابلۆیە من خوێندنەوەمەوە بۆ کرد کە ئافرەتێکە باوەشی کردو بە ژیانە ژیان بەردەوامە لە کۆمەڵی خانووی
وێرانە ئەوانە ئەگەر دیقەت بە شتێکی زۆر زۆر جوان و نایابوو لە بەرەوەی کردم بە بەرجی کتێبەکەم زۆر زۆر سپاسی دکتۆر شیلان عومەرەکەم پرۆفیسۆر کە پێشەکی کتێبەکەی بۆ نووسیم سوپاسی برای بەڕێزم کاک نزارەکەم سوپاسی کاکسەی بەختیار و وانسەبەوە کە دوو کەس پیاچوونیان بۆ کتێبەکەم کردووە کە هەوڵبووین کەمترین هەڵی تیاوی چونکە کتێب ئیسێژە خوێن دوایە دوو کەس پیاچوونی بۆ کردو هەر هەڵی تیاویانی هیچ کتێبێ ناتوانێت بەبێ هەڵە دەرچێت کێشەی کتێبەوەیە. دەستەکانت خۆش بێ ئەگەر کاتی مەراسیمەکەمان پێ کاتی بوو کاتی مەراسیمە ڕۆژی شەممە سوپاسی ئەوانەش ئەەکەم کە بەشدارمون بەنووسین لە کتێبەکە ڕۆژی شەممە کاتژمێر 5 لە هۆڵی ڕۆشنبیری لە شاری سلێمانی ئەم کتێبە بڵاوەکەینەوە هەر بە ڕێزێک کە دێ بۆ لا ئێمە خێنە سەر و سەرچاو گەورەبین. دەستەکانت خۆش بێ دووبارە بە هیوای بەرهەمی زیاتر نووسەر کۆچەر میرزا سپاس دەکەم جارێکی تر زۆر سپاس.